هێویدار سڵاوت لێبێت هێویدار گەشتووی بەچی و هۆکاری دواخستن و یاخود هەڵۆشانەوەی کۆبوونەوەکەی ئەمڕۆ گەڕێتەوە بۆچی بەغدا ئەمە ئامانجێتی بە پێشێلکردنی یاساکانی خۆشی بێت ئامادەیە کە بیکات و مافی کوردستان نەدات و دەست نەکاتەوە بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. سڵاو هاژەم کاتت باش بە خێراتین دکتۆر سەباحی شەکەین بۆ شاشە جوانەکەی کوردستان سوار ئێمە لە دەستی ئابرووی بە دوواداچوونێکمان بۆ بابەتە کردووە بەڵام پێشەوەی بە ڕاستەخۆ باسیەوە بکەین کە ئایا هۆکاری دواخستنی کۆبوونەوەکە چییە پێویستەکە پێشەوە بڵین بنچینی ئەم بابەتە ئاشکرا بکەین تا توێ بابەتە بکەین. ئەگەر بیرتان بێت لە ڕۆژی 2 شوباتی ئەم ساڵ بابەتی بڵین لە پەرلەمانی هەرێمی کورد پەرلەمانی عێراق ببوورە پرسی هێناردەکردنەوەی هەرێمی کوردستان بەڕگەی جیم لە مادەی 12 لە بجێی 3 ساڵە هەموار کرایەوە بڕگەی جیم کە پێوێز و بە بابەتی هێناردەکردنەوەی هەرێم ئەو بوو لە هەفتەی مانگ بڕیارەکە چوە بواری جێبەجێکردنەوە لە دوای هەفتەی مانگەوە قەرارا بوو 6 ڕۆژ دابین بکرێ یاخود 6 ڕۆژ لە بەردەم وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی نەوتی هەرێمی کوردستان و کۆمەڵی ئەپیکۆر دانرا بۆی کە بە دوواداچووکەم بۆ هەڵبژاردننی کۆمپانیایەک ئەوەی کەمە پێگەیشتون وادی 6 ڕۆژەکە تەواو بووە ئەوەش گرفتێکە لە بەردەم کۆبوونەوە سێقۆڵەکە ئەمڕۆ ئەو وادەیە تەواو بووە یەکێ لە هۆکارێکەوەی کردو کۆبوونەکەم ڕەنجام نەدرێت پێوەستە بۆی کە ئەمڕۆ 6 ڕۆژەکە تەواو بووە لێرە بەدواوە قۆناغێکی نوێ دەست پێکات بابەتێکی تر دەست پێکات لە مای ئەم چەند ڕۆژەی ڕابردووە حکوم بڵین وەزارەتی نەوتی عێراق وەزارەتی نەوتی هەرێمی کوردستان و کۆمەڵی ئەپیکۆر بە گوێرە بە دوواداچوونی کردومانە لە سەرچاوەکانمان لە ڕێگەی برادران لە وەزارەتی نەوتی دەستمان بەوە گەشتووە کە لە مای قۆناغەکانی ڕابردووە گفتوگۆ کراوە لەبارەی 4 کۆمپانیا و خۆی 5 کۆمپانیا بەڵام کۆمپانیایان بۆی هەبوونی کۆمەڵێک دۆسی نادروستەوە ئەکرێتە دەروێ بازنەکە با بڵێ تەنها 4 کۆمپانیا مێنێتەوە لەوانە KPMG ئێرنست ئەند یۆنگ و کۆمپانیای دیلۆت پرۆنس هاوس کوپەر ئەمێنێتوانێت لەگەڵ مۆر گلۆبال لەم 4 کۆمپانیانەی کە هەن عێراق تەرکیزی لەسەر 2 کۆمپانیا هەیە بە تایبەتی ئەرنست ئەند یۆنگ و کۆمپانیای دیلۆت هەردوو کۆمپانیاکەی دیکە ئەمانە کۆمپانیای وردبینی یاخود ناوەندی وردبینی بەڵام ئەرنست یۆنگ و دیلۆت ئەوەی کە جێ سەرسوڕمانە یاخود بڵێن جێ بە دوواداچوون و بڵین کەشانی ئەوەیە کە گفتوگوی لەبارەوە کرێت ڕۆژی 5 ساڵی 2016 ینی 5 دەی 2016 حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم دوو کۆمپانیای گرێبەستێکی واژوو کرد بۆ وردبینی و بە دوواداچوون بۆ پرسی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کە گرێبەستەکە خۆی لە چەند خاڵێکە گرتوانێ کوی ئەو داهاتانی کە لە هەرێمی کوردستان لە ڕێی نەوت و بڵین بڵین دەست ئەکەوێت چەندە کوی خەرجیەکانیان چەندە هەر بەرمیلە لە هەرێمی کوردستان بە پێی گۆڕانکاری ساڵەکان و گۆڕانکاری مانگەکان گۆڕانکاری وەرزەکان و هەروەها بڵین لە بەرزوو نزمی ئاستی خواستی بازار و کۆمەڵی بڕارەکانی پێکۆر کۆمەڵی ئۆپێک پڵاسا گۆڕانکاری لە نرخ و تێچۆکان دروستە بێ بێگومان هەموو ئەمانە کاریگەری لەسەر بازار دروست کردو ئەم داتایانە بەردەوام لەلایەن ئەم دوو کۆمپانیای کۆکراوەدانە بەڵام لە 2 ساڵی ڕابردووە حکوومەتی عێراق گرێبەستی لەگەڵ هەردوو کۆمپانیاکە واژوو کردووە بۆی بە دوواداچوون بۆ چەند بابەتێ بکەن بە تایبەتی کۆمپانیای ئارزنۆ کە تایبەت بوو بە جوڵەی بڵین دراوەکان و کۆمەڵێک بابەتی دری پەیوەست بە کەرتی ژێرخانی بانکی و وارە بە دوواداچوون بۆ خەرجی و داهاتەکانی نەوتی عێراق کە تایبەتە بڵین بە بەسڕەش ئەم دوو کۆمپانیای تایبەتمەندیەکان ئەوەی کاتێک هەڵەبژێرن پێش هەرموشتە عێراق زۆر تەرکیزی سەر ئەم دوو کۆمپانیای هەیە بۆ بە دوواداچوون لەبەرەوەی کە ئەم دوو کۆمپانیا داتای 10 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستانیان لایە و ئاسانتر ئەتوانن بۆ بکەن کە ئایا خەرجی نەوتی یاخود خەرجی بەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان چەنە پێویست بۆ ناکات کە مۆدایەکی درێژتر هەبێت ئەمڕۆ 6 ڕۆژەکە تەواو بووە بۆیە ئەم بابەتە ئەچێتە ژێردەستی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ هەڵبژاردننی یەکێک لەم 4 کۆمپانیانە بە ئەگەرێکی زۆرە توانین بڕێن لە بەڕێژی لە 90 ئەوەی کە دەست ئێمە کەوتەوە بە هەروە بە دوواداچوونمان بۆ بابەتەکان کردووە کۆمپانیا ئارنزیۆن هەڵبژێردرێت ئەو باماشەوە دیلۆتیش لەگەڵیا لەبەر ئەو چۆن هۆکاری کە باسم کرد ئەم دوو کۆمپانیای بەرپرسە من لە مای ئەم 6 ڕۆژەیە بەرپرسە من لە بە دوواداچوون بۆ چەند بابەتێکی گرنگ یەکەمینە خەرجی بەرهێنانی یەک بەرمیل نەوت خەرجی گواستنەوەی و خەرجی تەصفیەکردنی و خەرجی گواستنەوەی بۆ پاڵاوگەکان و خەرجی جاکردنەوەی کوالەتی بەرهەمەنەوتیەکان و فرۆشتنەوەی بەرهەمەنەوتیەکان کە ئەم کۆمپانیانە لە ڕابردووە داتای چەندی ساڵی ڕابردویان لە بەردەستا هەیە زۆر بە ئاسانی ئەتوانن بابەتە بکەن و عێراقیش نایە پرسەکە لەمە زیاتر دووە بخات لەبەر چەند بابەتێک ئەگەر هەبێت پرسەکە سیاسیە کاک سەباح توانێت بۆ نەل زیاتر لەو بابەتەوە قسە بکات بەڵام پرسیان ناردنی نەوتی هەرێمی کوردستان بابەتێکی سیاسیە و بۆ شەچێتە مانگی بڵین تاوەکو مانگی 5 بەردەوام بێ بۆی بێتە یەکێک لە دەستکەوتەکانی حرمەتی هەڵبژاردن بۆ سوودانی کاک هێویدار
پێت وایە لەسەر ئاستی دەرەکی هیچ ڕێگریەک هەیە بۆ ئەم مەلەفەی کە ئێستا دواخراوە یا خوتنە؟ بەڵێ هاشە بێگومان لە ئاستی دەریشی کاریگەری گەورە هەیە لەسەر بابەتە، ینی ئەگەر بگەڕێنەوە بۆ بابەتەکانی ڕابردوو هەروها پەرلەمانتارانی کوردیش لە بەغدا گەراگەداری و بابەتە بن. ئێمە لە قۆناغەکانی سەرەتایە کاتێککە پرسیە ناردەی نەوتی هێرێ تاوتۆکرا بە هیچ جۆرە عێراق جەختی لە بابەتی پابندبوونی هەرێمی کوردستان نەکردو لەبارەی گرێبەستە نەوتیەکان، تەنها داوای بڵین بڕگەکانی گرێبەستە نەوتیەکانی کردو کارێن بە چ بڕگەیەک ئەنجامی داوە. بەڵام لە دوای کۆبوونەوەیەکی وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ وەزارەتی نەوتی ئێران بە بابەتی گواستنەوەی وزە و دابینکردنی وزە و بابەتی پرسی عەدالەتەکان کە وەکو دکتۆر سەباحیش باسی کرد، لە دوای ئەوە عێراق هاتوو بڵین لە کۆبوونەوەی دووەم کۆبوونەوەیە لە مانگی سێ داوای چی کرد؟ داوای ئەوە کرد کە گرێبەستەکانی هەرێمی کوردستان گرفتی هەیە، پێویستەکە هەرێمی کوردستان پابند بێ بە گرێبەستەنوتەکانی ساڵی 2009 کە پێوەستە بە گرێبەستەنوتەکانی عێراق لە بەسڕە، ئەوەی بابەتی $6 لە دوای ئەوەی کە هەرێمی کوردستان دووبارە گفتوگۆ لەبارەی ئەم بابەتەوە کرا، بڵین پەرلەمانتارە کوردەکانیش کە هەوڵیان لەبارەی ئەم بابەتەوەدا بۆی کە بتوان خەرجەکان جێبەجێ بکەن یاخۆ خەرجەکان زیاتر بکەن، وەکو ئەوەی کە لە بڕگەی دەستوریە هەیە بە گوێرەی بڕگەکانی مادەی 112 هەروە بڕگەکانی ئەلف و باوجیم لە مادەی 12 بڵین یاسای بودجەی 3 ساڵی عێراق و هەروە بە پشتبەستن بە بڕگەی دال هەموو ئەم بابەتانە بەردەوام گۆڕانکاری تیاکرا. هەر جارێ عێراق کە کۆبوونەوەیەک لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەنجامەدات یاخود بە تایبەتی لەگەڵ ئێران و تورکیا و هەروەها لەگەڵ سووریاش تۆزێک بابەتەکە ئەگۆڕێت و هەر جارێکیش کە کۆمەڵی ئۆپیک پلاس وەکو نوێنەرێک کە سەردانی عێراقەکان دووبارە پرسیە ناردینەوە هەرێمی کوردستان لە سەنجێکی بۆ دروستە بێت لەلایەن عێراق، بەڵام بەخۆی گشتی بابەتەکە لە ئێستاە کە زۆر ئەتوانین بەڕوونی ئەوە بڵین هەر کاتێکە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان بۆی ئاڵۆزەیەکی سیاسی لە دەرەوە بڵین هەر ئاڵۆزەیەکی سیاسی لە ناو سووریا با بڵین لە دەرەوەی سووریا لە ئیسرائیل لە هەر شوێنەکە کە ئاڵۆزەیەکی سیاسی دێتە پێشەوە بێتەوەی بەرزکردنەوەی نرخی نەوت ئەوە عێراق پشتسار دەبێتەوە لە ناردەکردنی نەوتی هێرێم، بەڵام هەر کاتێک نرخی نەوت دابەزێ عێراق بەردەوام جەخت لە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هێرێمەکە هەر کاتەش بڵین لە ڕۆژی شەمە کە حیان عەبدولغەنی وەروە لە هەفتەکانی ڕابردووش لە بڵین لە سێ دووشەمەی ڕابردوو لەمەوبەر کە حیان عەبدولغەنی باسی لێوە لە 24 ساعتی لە کاتژمێری داهاتووە نەوتی هەرێمی کوردستان هەناردەکرێت ئەوە بوو کە نرخی نەوت لەژێر $6 بوو، هەر کاتی نەوت هاتۆ سەر و $65 حکوومەتی عێراق داواکاریی تری هەیە بۆ بابەتەکە بۆ کۆی گۆڕانکاری دەرەکیەکان بە تایبەتی ئەگەر ببنە هۆکاری بەرزبوونی نرخی نەوت واکات پرسی ناردەی نەوتی هێرم تۆزێک گرفتی سیاسی بۆ دروست بێ وەکو یاخود کارتێکی فشارەکان بەڵێ وەکو هەم وەکو فشار و وەکو پاڵپشتی ژەبیندرێ لە ئاستی دەرەوەیە. هێویدار سپاس بۆ تۆ، سپاس بۆ وردەکاری و بەدواداچوونە لەگەڵ هاوکارانی دیکەم کە لە ناو دیسکی ئابووری ئەنجامتان داوە، سپاسی تۆکەین.